سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خی گەورە و پاشە ناوکارانم بووینەوە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان بۆ جارێکی دیکە و جاری دووهەم لە ناحیەی زەڕایەنەوە پەیامێکی دیکەی هەوڵەتەن بۆی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامەکان بەدڵی ئەوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت لە هەوڵەتیان بپرسین ئایا کار و کاسبی لەم ناحەیەدا چۆنە؟ خەڵکی بە چیوە سەرقاڵن؟ تا چەند ئەو کار و کاسبی هاوڵاتیان دەتوانێت بژێوی هاوڵاتیان دەستەبەر بکات؟ تا چەند خەڵک لە ژیان و لە گوزەرانی خۆی ڕازیە لە ناحەی زەڕایەندا؟ تا چەند خەڵک دەتوانێت بژێوی ڕۆژانەی خۆی دەستکەوێت لەم ناحەیەدا؟ و بەگشتی خەڵک بە چیوە سەرقاڵن لێرە؟ بابزانین هاوڵاتیان پەیامەکانیان چییە سەبارەت بەم بابەتە؟ فەرمون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. بە چیوە سەرقاڵی؟ وەڵام بەو کاسبی و عەربانەمان ینی بەقاڵیەکەی بەڵێ خوا لە شەساغی و ماندوو نەبی ئینشەڵڵا. بازارتان چۆنە؟ وەڵا بازار هەم نەماوە لە ڕاستە. بازار کووە بازار جاران باش بوو بەس بەخوا ئەمانە بازاران نێشتووە. پێ نەهێشتووە؟ وەڵام حکومەتە نێشتووە بێگومان ئەم سیاسیانە نەیانێشتووە. چونکە هەموو جونگەکانی گردوۆتەوە. کاسبکاری یەکێکە لەو هینانەی کە ئێمە جانان ڕۆژانە 300,000 400,000 معمەلەمان هەبوو. ئیساکەنە ڕۆژی وایە من باید 20,000 شتە فرۆشتم. ئاخر 20,000ەکە مایەکەی لەکوێ خێرەکەی لەکوێ بێ؟ هۆکارەکەی ئەوانن کاکە. ئەگەر هۆکارەکە ئەوان معاشەکە بن ئەوەش بازاڕیشە بژێتەوە خەڵک وەکو جاران کار و کاسبیە کات ژیانی خۆشە بێت. ئەمانە ژیانە نێشتووە لە وڵاتە کاک. بە چیوە سەرقاڵی؟ قوربان گیان زوو وەختی خۆی مانگێ 30 ڕۆژ بوو. ئیسا 70 ڕۆژە. دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەم مەمنونم. بەڵام هەچیە بڵێ لەگەڵ ئەمانە دەوری نییە لەبەر ئەوەی کە دەوری نییە خۆیان ئەزانن حاڵی میلەت چۆنە و چۆن نییە. زوڵم لە قەوێتی ئاچڕێ. مەمنونم داوای لێ بردنەکەم زیاتر قسە ناکەم. چێ بڵم دەوری نییە خۆیان ئیشەکە باش دەزانن. بە چیوە سەرقاڵی؟ وەڵی من 36 ساڵە لە دایارام ڕبع موشەش وەرناگرین. وەرەگری جاران 900 وەرەگرت ئیستا دەوری 300 شتێ وەرەگرم. شتەکە ناوەڵا بەشی چی بکە؟ چی لێیەکە و پارەیە؟ بازار ناکە. ئەگە پارە خەرجی نەکەی هیچی لێ نایە وایە؟ وەڵا پارە بێ هەر خەرجیکە چۆن خەرجی نەکەی؟ ها شتێ نییە داینێ لە ماڵە پارە. ئەو بۆ کەسێکە ملیۆنگەر وێ یا پارێکی باشی بێ لە ماڵە داینێ. ئەنا 200 300 400 بەشی چیەکە؟ بەگشتی خەڵکی ناحەی زەڕایەن بە چیوە سەرقاڵن؟ وەڵی خەڵکی نەحەی زەڕایەن ئەم هیچ ئیشێ نییە. حالێن ئەم تۆزێ ئەم میوەشتە ڕاوتەوە کەسی هیچ ئیشێکی نییە. ئەو شەوا موچە خۆری موچەی نییە ئەوەی تەقاعودێ نییە و 4 مانجارێ و 3 مانجارێ و ئەوەی تەوە سەرقاڵیانەوەسانی. هەچاوەڕێ حکومەت نییە بەش خۆیان مانمانە لە کۆڵ بکاتەوە. ئەرە وەڵا چیان لێکا؟ وەڵی ئەمە ئەو نەوترا ئەو نەوتراوە چت تێمە هەچی بێژین دووبارە و سێبارەیە. ئەمە یەکەم داواکەن دەخوای گەورە خوا ئەگەر ئەمانە باش ناکات لە کۆڵمانیان بکاتەوە. ئەگەر باشی جگا خی گەورەی دانیان وێ دەسەر باشی. دووهەمیش من داواکەم لە خانەقین و هەتا زاخۆ یەک ڕاپەڕینی سەرانسەری نەبێ جەماوەری وەکو تونس 1500 نەفەر کوژێت. تێگەی جەماوەری تێگەی ئێمە بە مامۆسا و بە گوتن و بە تەلەڤیزیۆن و بەمانە ئەمانە هەر گوێشیان مەشە ناکە. بەس ئەگەر سەرانسەری بکرێ کوشتارێکی باش وێ لە جەماوەر تێگەی ئێمە نەجاتمان وێ لە دەستی ئەمانە. ڕاپەڕین حەلا ڕاپەڕینێکی جەماوەری سەرانسەری دڵسۆزانە نەو بەعزێکی لایەنگری و بەعزێکی سیر بکە و بەعزێکیی خۆی بگا بە کوشت. یانی جەماوەرێکی سەرانسەری کرێت دڵسۆزانە ئەم خەڵکە نەجاتێوێ. ئەگەر خۆیان باشەکەن باشکەن ئەگەر ناشیکەن با ئێمەش نەمێن جیری ئێمە جیرەکانی دوای ئێمە ئەم شتە هەر قبول ناکەن هەر ئەبێت. هیچی کوردستان ئەم کوردستانی خۆمان هیچی لە تونس و لە میسر و ها لە شای ئێران و هەموو دارێکی ئەم کوردستانەی وە مناڵن لەوانەیە باش شەفکتان بێت. هەموو دارێک و بەردێکی ئەم کوردستانە جوندێکی لە بنابوو لە سێوەریا بوو. چون خی گەورەی نهایەتی هاورد ئینهای هاورد لە خیلاری 24 سعاتە خی گەورە تاواندیوە. ئەیبێ ئەمان چی بکەن؟ تێگەی من دەمە هەموو حیزبەکانەکەم خاسن ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن بچنۆ خۆیانە. ئەگەر نەچنۆ خۆیانە بەخوا من وە ئەزانم
خراوی دێت ئەنجامەکەی خراوە چی ئەەکەیت؟ وڵی کاسب میتر کاسب هیچی شە نییە بیگەین و لە توانی کوڕێکی بوریەمان بۆ خۆم ئیشەکەم وتەوە لەبە نەبووی پێشتر وڵی نەوەڵاتە لە بەنەوەم بەس پێشمەرگە بوو پێشمەرگە بووی ئێستا پێشمەرگە نیت ناوەڵا وازم لێنە ساغ بەیاخوا لێرە خەڵک زیاتر بە چیوە سەرقاڵە وڵی هیچ شتێک نەماوە بێ سەرقاڵبی ئەو کرێگاریەکەی شە کرێگاری نەماوە هیچ شتێک بەس خەم و خەفەت نەوێ هیچی تر نەماوە گەنجێکی خەم و خەفەتە خۆی ئەرە وڵی ئەوە خەم و خەفەتم خواردووە پیاوی سە ساڵە شێوەی من خەم و خەفەتی نەخواردم هێشتا موت سپی نەبووە بەس خەریکە سپیە بێ ئەوەی تر دەتۆزیە دەستگاری ئەگەینەنی هەمووی سپی خوا ئەگەر ئەمانە باش ناکات لە کۆڵمانیان کاتەوە هیچ شتێک نەماوە بێ سەرقاڵبی ئەو کرێگاریەکەی شە کرێگاری نەماوە هیچ شتێک بەس خەم و خەفەت نەوێ هیچی تر نەماوە هەچیە بڵێ لەگەڵەمانە دەوری نییە چیوە سەرقاڵی وڵی بە کاسی وازارەوە لەش ساغ و ماندوو نەبی ئینشەڵڵا بازاڕە چۆنە وڵی بازار بەعام خراپە نەک بازاری سەوزە فرۆشی بازاری هەموو شتێ بەعام کەس بووە خۆی کێشەکەش ئەگەڕێتەوە بۆ حکومەت ڕاستی کێشەکە لە حکومەتایە نە معاشی پێشمەرگە نە معاشی مامۆستایان نە معاش ئەیا بە خەڵکەکە خەڵکەکەش کە ئیشەکە ئەکا هیچ بازارێکی نیەتر خەڵە کە معاشەکەشی ئەدرێتێ فریای قەرزەکەی ببژێرێت پێشمەرگەمان هەیە سێمانگە معاشی وەرنەگرتە مامۆستا هەیە سێمانگە معاشی وەرنەگرتووە کە معاشەکە وەرێگرێت فریای چیەکەوێ بیداتە فریای قەرزەکەی بیداتەوە لە ناحەی زەڕایە ناتوانین بڵێن بیەکاری زۆرە وەڵایی من بە ڕێژەی لە سا بڵێم سەد بڵێ 200 بیەکاری و بێئیشی لە نەحەی زەڕایەنە زۆر 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 لاوازە بە چیوە سەرقاڵی وەڵا بە کەسابەتەوە لەش سابە چی ئیشەیەکەی وەڵی ئەوەی پارەی تیابێیکەین ئیشی فیتەریەکەن ئیشی مۆریداکەن ئیشی گەڵابەمانەیە هەموو ئیشەکەەوەی کە پارەی تیابێ پایەکەن بەس هیچ نییە پایەکەن هەیە جوڵە جوڵ بەس بە زەرەرەیە خەڵکی ناحەی زەڕایەن بەگشتی بە چیوە سەرقاڵە وەڵام هەمووی خەڵکی داماوی و کەسابەتی و فەلاعەتی و هەموو شتێک ئەوانەی کە ئیش فەقیرە کەسابەتێک دینارێک پایەکە بۆ ماڵم ناڵی خەریکە بێ ژیانی خەڵک چۆنە لێرە وڵی توانین لە بەرپرسەکان بپرسنەوە نەزانن چۆنە خەڵک ئەوانیشی خۆیانە ئەزانن چۆنە پێویست ناکات لە خەڵک بپرسی دێنە ئەم بازاڕە بزانە ژانی خەڵک چۆنە هەیەت مەگەر تەڵەیان بۆدانی لەو جادا احتیمال لەگا بیانگرێ ئەویش ئەگەر بیانگرێ لە کاتی هەڵبژاردن ئەگەر تەڵەدانی یانگرێت وە دوایەوە نا لە کاتی هەڵبژاردنا هەیە خەڵکی ئەمەش بەس هەر ئەمانیان قابلە ئەگەر نێتە ناو خەڵکەوە ئەو چوزانە ژانی خەڵک چۆنە وانە آخر لە خەوە لەوانەیە بزانێ ئەوان لە خەوە بینن احتیمال لەگا بزانن ژیانی خەڵک چۆنە بازاڕە چۆنە وڵی بازار وەکو جاران نی تۆ لێرە لە فەفرۆشێکی لەم دوکانەدا بازار و سەرفیاتت چۆنە وڵی جاران زۆر باش و ساعت دوانزە لێ بین پێیسە کاتەکەی ساعت چوار نی جاران ئارەوەڵا ئێستا تقریبان 4 و 22 دقیقە ئێستا تاوا نەبووی وایە ئەرەوەڵا ئەی باش وەکو جاران فرۆشی هەیە وڵی کەمتر تو دوکانێکی ئاعتیادیە کە ڕەنگە لە فەش هەرزان بێت تا ڕادەیەک خەڵک تا چەند ڕۆژانە دێنە لات بۆ برسێتی بۆ نان خواردن دێنە لات و بە کودەکەی خەڵک پارەی پێ بێتە لات وڵی باشتر ئەرەوەڵا هەیە ئیسە من لەفە حالێن دەم بە پێ جاران بە چەند بوو هەر وڵا هەرمدا بە پێش پێش خەیرانەکەش هەرو ناچێتە قەرزەوە هەیە بێ بڵێ لە فێکم بەرێ بە قەرز وڵا هەیە ئەرەوەڵا وڵی هاتۆ پارەی پێنەوە لەفەمداوە پێ بە قەرز یا هەر بە بەلاش ئەمە پارەی پێنەوە ژیانی خەڵک لە ناحەی زەڕایەنە چۆنە گوزارێ لەخوا باش نی نەبەخ ئەتوانین بڵێن خەڵکی تر خەریکە ژیانی ڕائەوەستێ بەهۆی نەبوونیەوە بەهۆی وڵا هەیە ناتوانێت ینی توێشیر بکرێ بۆ مناڵک ئەم دوکانەی بەڕێزت بژێوی ژیانی تۆ دەرەکات وڵی باشش لەخوا بەسێ وەڵای هیچی سەرقاڵی پێوە بەتاڵی ئەرەوەڵا هەموو بازارگە بەتاڵ جەنابێت بە هیچ شتێکەوە سەرقاڵنی ناوەڵا هەرگەم گەنجانە کەسان بە ئیش و سەرقاڵنی باش ئەمە تەمەڵی نییە گەنج دانیشێ کار و کەس پێ نەکات ئێدە هیچی شوێنێ تا بیکە هیچی شێ نییە نەوەڵ باشە تۆ ڕۆژانە هەموو ڕۆژەدەی بۆم چاخانەیە
وڵا ئێرا و ساحەکەمان کوێمان ساحەی دووگۆڵیە ئەرە وڵا گەنجی ئەم ناحەیە زیاتر بە چیوە سەرقاڵ وڵا هەر بە یاریوە سەرقاڵەوە بۆن شایقان و گازینۆگان و ئاریان پێیە پیانە وتر ئیش بێ پیانە ئیش نێ پیانی باشە ئەگەر گەنج بە تایبەتی گەنج کە بە کۆڵەکەی کۆمەلگادا ئەڕێ ئەگەر بەتاڵ و بێکار بوو ئیشی نەبوو ئەو کۆمەلگای ئاراستی بەرەو کوێ ئاراستەی بەرەو کوێ چێ بەرەو ڕوخانە چی چەند ساڵ تەمەنتە وڵا 27 ساڵ ساڵی باشە دڵە بەم ژیانە خۆشە ڕەناوەڵا هیچ خۆش نییە بە چیوە سەرقاڵی ئەچوەڵا کاسبین کاسبی چی دوکانی چرەساتەوە دیارە چرەسی خۆشە لایە وەڵا بەتامە زۆر دوای تابی ناکەین لە خزمەتام دوای لێبووین وەکیلێکم یا بکڕەوە تابی کە بزان چۆنە سپاس دەکەین بەڕێزم لێرە خەڵک زیاتر بە چیوە سەرقاڵن لە حیزە ڕایەنە زیاتر خەڵک وەڵا زیاتر خەڵک بێکارە هەموویش کەس ئیشی نییە کاری لە بازاڕ و لە ئیشی تۆ کردووە وەڵایی کور ئەوەشی کە ئیشی هەر بێ ئیشە ئەجا ئەوەی کە ئیشی نەبێ هەر زیاتر بەناوەڵی کاسبوت وەڵا خەڵک ئەوە کە ئەوش دوکاندارە کە زۆر بازار تەعتینە تەسیری زۆرە زۆر تاوا بازار کەس بووە زیاتر خەڵک بە چیوە سەرقاڵە لێرە وەڵا زۆربەی بەتاڵەرە وەڵا زۆربەی بەتاڵ ئەو بەتاڵی و ئەو بێکار و کاسبی ئەو بێپارەیە کاری لەوە کردووە کە خەڵی تر ژیانی بەرەو نەهامەتی و بەرەو ڕاوەستان بڕوە وەڵایی یعنی تۆزێک ڕەحمی خۆی دیامەواگینا بەخوا زۆر ئاوا بڕوا خراپتریشە بێ تۆی کە پێیەکی ڕۆژانە بەشی بژێوی ژیان دەکات تقریبا وڵا هەر بەشی بژێویەک ئاگەنەش پاشەکەوتێکی تیانە جاران باشتر ویسات تۆزێک خراپ بووە جارانە فەرقی زۆرە وەڵا زۆر سێقات سێ بەرامبەر فەرقی کەوتووە ڕۆژانە فرۆشە چەنە ئەچێتە 200,000 ناو وەڵا ناچە جارانەش وەڵی میسا زۆر بە بەیانی و هەتاوکو ئێوارەت 120,000 125,000 هەرەوە 20,000 خێرە هەر 20,000 خێرە وڵا چەند کرێ دوکانەی وەڵا دوکانی خۆمە کرێم نادەم شکر لەخوا بەزیاوی بۆن من بەکرێ بێم دوکانە بچ تقریبا 250,000 کرێەکەی 200 ڕۆژان 10,000 ڕوا ئەنە وڵایەتی مۆلیدە و کارەبای ڕسمیمانش لەگەڕێش بە چیوە سەرقاڵی بەچی وەڵا لە پێشمەرگەم خوا لە شە ساغ بێت لەکوێ لە گوێر داوامەکەم لە شە ساغ بێت دەنگ باسی ئەمەتیقەیە چۆنە وەڵی تا ڕادەیەک باش شکر بێدەنگی و ئارامی هەیە شکر لەخوا بەزیار لە سای پێشمەرگەوە ئارامێکی زۆرەیە ژیانە چۆنە گوزارێت وەڵی هەر وەکو گەنجێ باشە و باش نییە وتر تەمانە چۆنە تقریبی 26 تا چەند دڵە بەم ژیانی ئێستا خۆش من پێ خۆشە بۆ پێم خۆش هیچ هین نیم لە ژیان گەنجەکانی ئێرە بە چیوە سەرقاڵن ناحیزە ڕایەن وەڵی زیاتر کاسپی ئەوە تا ئایبینی بازارەکە و کاسپیەکەن و گلەیان هەیە لەوەی کە کاسپی نییە بازار نییە نەبوونی هەیە تا چۆنەمە ڕاستە ڕاستە بڵێ قەیرانە وای لێ کردووە بە لە هەموو شوێنێک نەک لێرە لە هەموو شوێنێکم پێ ئیشی و بێکاری هەیە ڕای تۆ بەچی چارەسەرە بێ مۆسا وەڵی نازم بەبێ سەرکردەکان خۆیانین کرد یعنی کێشەکانیان یەکلاییکەن و ڕێک بکەون بەڕێکەوتن چارەسەرە بێ احتیمال احتمالیان چارەسەرە بێ وەڵی ئیتر احتیمال لە کاتی هەڵبژاردن ئەگەر تەڵەدانی ئەنگرێت وە دوایەوە نا وڵی هاتۆ پارەی پێنوگە لە فەنداوە پێ بەقەرس یا هەر بە بەلاش هەم دووبارە دەنگدانێتەوە ئینشاءڵڵا بەڵام هیوادارم خەڵکی کوردستان ئەمجارە واقعبین بن ئەمەیان لە بیر نەچێت موچە خۆرنی موچەخۆر نیم من کەمەندامم هیچ موچەیەکت نییە نەخێن تەنها 6,000 دینارمەیە ئێستا کردوانە بە 6,000 بوو ئێستا بووە بە 6,000 ئەمان بە چەندێ 9 مانگە من معاشوان نەگرتووە تازە ئەمڕۆ ئەڵێن هاتووە 9 مانگە من چوار ئایلەم 6,000 بۆ 9 مانگ 6,000 بۆ 9 مانگ ئەخر چۆن پێشی کارات حوت 9,000 گانی مانگی 7,000 جوان ناگرێت من کرێچی نیم سواز بۆ خۆی گەورە بەڵام هەیە کرێچیەکە ئاخر ویژدان نەماوە لە وڵاتە بە تایبەتی بۆ سیاسیەکانی ئێمە بیرە لە ژیانی ئەو خەڵکە ناکەنەوە بزانن گوزەرانی ئەو خەڵکە فەرم بزانە یەک سیاسی یەک سەرکردە یەک کەسەبینی بێتە ناو خەڵکە بزانە ژیانی ئەو خەڵکە چۆنە چی لێ هاتووە نایەنەوە خوان ژیانیان خۆشە نازانن خەڵکشی بەسەر هاتووە
تووشی کارەساتی بۆ لە هیچ وڵاتە بەرپرسێکە نەبینیوە بێتە ناو بازاڕی زڕایەنەوە و ژیانی خەڵک بپرسێ تعداکەم ڕۆژە لە ڕۆژانەوە هەموو خەڵکی ئەم بازارە کە مەسئولێک کە بەپرسیاتبێ بڵێ لە ژیانی و خەڵکە بزانە ژیانی چۆنە گوزەرانی چۆنە هاتن ئەپارڕانەوە کە خەڵک دەنگیان پێ بدات ئەپارڕانەوە خەڵکمانە بینی علاگەگە بەدەستیەوە خۆڵی کۆ کردو لە بازارە خەڵکمانە بینی دەستێک کردە ملی پیرێژن دەستی پیرێژن و پیرەپیایی ماچەکرەمانە لەکوێن برای بەڕێزم من خۆمەکو خۆم چەندها مەسئولاتۆ بۆ لەم کاتی دەنگدانەکە دەنگیشم بۆ نەداوە چونکە قەنەعەتم پێ نەبووە قەنەعەتم پێ نەبووە بۆ وەعدانەی ئەیباتە سەر ئەزانم نایباتە سەر چەندەها مەسئولاتۆ دیدی کاگە دەنگمان پێ بدە بگرە تەموحیشان سوودە بەرم ئیستا چاک لە شاشە ڕەنگینەکەیەوە چاگوێ لە سەڵتمە چاگوێ لە سەڵتمە ئەزانێ خۆکیەیە کاتووە لەبەرەوەی جاران من یەک دوو دەنگم هەبوو ساکێنە چوار دەنگم هەیە تەنها ئەمەیان بۆ دەنگدانەوێت هەم دووبارە دەنگدانێتەوە ئینشاءڵڵا بەڵام هیوادارم خەڵکی کوردستان ئەمجارە واقعبین بن ئەمەیان لە بیر نەچێت چەند سەر خێزانی من تقریبا 12 سەر خێزان بەس ئەم 300 معاشە دەیە بەڵێ پێ ئەژیت کوڕێکشم وەخت 4 ساڵ جامیعەی تەواو کردووە لە ماڵەوە دانیشتووە مەسەفی وێگەشی ئەویش هەر بەخوا مەسرفی ئەویش حتا ژنەکەشی خۆنەوەی تەواو کرد ئەویش دانیشتووە یەکیشم تەواوی کردووە مامۆسایە ئەوەی خۆت دەزانی مامۆسا چۆنە تێگەی ئەوەی خەڵک لێرە ژیانی باش نییە خەڵک یعنی ئەمە نوێ من بڵێم خەڵک خۆی ئەزانە ژیان باش نییە پێویست ناکە ئێمە دووبارێکەکەین و سێبارێکەکەین و وەڵاهی خەڵکی وایە لەم شارەنم بازارە مەڵێ دیعایەکە و وارێ تێت سەیرەکە سەیری ئەم میوەکە سەیری ئەم شتەکە ئێوارەوە دەسادی ڕاتەوە بۆ ماڵ خەڵکێکیش هەیە تێگەی وەریەکری نمونەیەکە بۆ تێرمەوە یەک نمونەمە ڕاستەوە ئێسلمێنە و بە بەڵگەوە بووچە بەدەست پارتی وێ ومن ڕقم نییە لە پارتی وە نایشتەسم لە پارتی وە لە هیچ حیزبێکیش باشە تۆ سەرۆکی هەرێم ئەگەر تۆ خۆت بە ساحەوی ئەم ملەتە زانی لە خانەقینەوە تا زاخۆ بۆ بە سیارە بۆ بەڵگەوە تەسووریش کراوە و ماڵەکانی مەوجودە نەو بە زەزەڕانە تەبعا ئەمە لە هەموو کوردستانە کراوە تێگەی لە هەموو کوردستانە لە خانەقین تا زاخۆ ئەوەی ئەنساری پارتی بووە دوو سێ سیارە چوە بەرقابێ برنجی گەرە دۆشاوە گەرە تەماتەوە گەرە هەموو شتێک بۆی داگرە نمونە بۆ ژنێک لەوراوە ئەمە قسەی ژنەکەی و پێرەژنێکە وتی ئەوە بەشی من بۆ نادەن یەکێ لەو زەنامەوە بابەگیان فەرێکیش دارە بۆ ئەو تۆ ئەگەر دڵسۆزی ئەم خەڵکیتە فەرق مەخە هەر لە زاخۆ تا خانەقین تێگەی ئەزانی بوژێکەیە هەموو ماڵێ فەردەی برنجی تێفڕە هەموو ماڵێ تەنەکەی ڕوون تێبرە بۆ ئەیدێ بۆ ئەنسارەکانی خۆ تێگەی خەڵکی تریش سێرکە ئەی تۆ دەخوا ناترسی ئەی باشە تۆ ئەوە هاوردت تەوزیع کردە نییە ئەم نەوتەی هەرمی کوردستان نییە هەرنی ئەوانەیە توان دێتێ ئەم نەوتەنی ئەوانەیە ئەوە یعنی فەرق زۆرە هەیە بێکاری و بێموج کردی یەکێتیش گەڕاندی کردی ناڵێن بەڵپارتی بەس ئەم جەژنە یەکێتیم نەبینە جەژنی پێشوو بینام بە سیارە ها ئەوەی ئەنساری خۆیان دڵسۆز بوو دەستیان بە حیزەکان و ماڵ و ماڵدایان بەس ئەوەیشی بێدایەن و سەیرێکرد ئەوە سەیرێکرد ئەوە مەوجودە و سەلمێنم بە بەڵگەوە بێکاری چی لە ئینسانەکە وەڵی بێکاری واولیەکە خۆ بکژی تووشی خەم و خەفەتەکە سەر لە ماڵ و مناڵە شاوێنێ باو گودایک و تووشی خەم و خەفەتەکەی واولیەکە وڵات جێبێڵی خۆی سەرگەردان بکەیت ئیتر نازان بڵێ چی هیچ نەماوە بەم حکومەتەوی بڵێ ئەوەی قسەی خۆشە و قسەی باشە پیانەکەیت هەر هیچ ئاوڕێک و لێیان نایەنەوە بە قسەی خۆشە گوێ لێ نایەن وە قسەی ناخۆشە هەر هیچ ئیتر نازان هیچ نەماوە پیان بڵێ ئەمانێت چەنە وەڵام من 26 ساڵ بەڵێ سەر چاوم بەڕێزی ئەمە وتەی گەنجێکی 26 ساڵان بوو کەوتی ئەوەندە خەم و خەفەتم خواردووە کەسێکی 100 ساڵە بەقەبدن خەم و خەفەتی نەخواردووە بەڕاستی کارەساتە بۆ نیشتیمانێک بۆ وڵاتێ بۆ خاکێک بۆ هەرێمێک گەنجێکی جوان تەمەنی 26 ساڵ بێت بڵێ بەقەدەر کەسێکی 100 ساڵ خەم و خەفەتم خواردووە ئەمە کێشە و گیر و گرفتی
ناحەی زەڕایەنە کە وەکو دەوترێ مشتێک نمونەی خەروارێکە ئەمە نمونەیەکە لە کوردستان بە دڵنیاییەوە شوێنەکانی دیگەی هەرێمی کوردستانیش هەر بەم جۆرە ژیانە دەگوزارێت بۆیە هیوادارین چیتر خەڵک ژیانی ئاوا نەڕوات دوعایەکەکەین گشت بڵێ ئامین گەندەڵ نەمێنێ لەسەر ڕووی زەمین تۆ لە ئێستایا ڕۆژانە چەند کیلۆ پەتاتە سەرفەکەیت وەڵاهی درێ نێوێ دە ڕۆژە هێناومە بەخوای گەورەی ساشەر وەکو خۆی وای ئاسایە من خۆم پێوە سەرقاڵەکەم ئەچێ یان ناچێ یانە بێتاقەتی خۆمی بۆ دەرەچێ خۆ بۆ لێ ناخۆی بۆی کەم بێتەوە وردەوە بۆی هەستکەی کە فرۆشتاوە وەڵاهی خەیریشی لێکەین و زەکاتشی لێدەین بەخۆ ڕاستی برا عەرەبەکان کە نەفرۆشە مەزوری خۆ بیخۆی وەڵای خۆم چنێ بخۆم دووەنێن بە برا عەرەبەکانمان و برا سووریەکانمان و ماشەڵڵا ئەوە بۆوان کراوە بۆ ئێمە نەکراوە باشە واتە بێکاری کاری لە ژانی خەڵک کردووە لێرە نەبوونی نەهامەتی ئەمانە گرفتەیە لێرە ئارە وەڵا زۆریشە هەیە کرێخانوەکەی پێ نادرێ بیدات ئەمانە چەنە تۆ من 21 ساڵم 21 ساڵی ماڵی جێ ئەڵاوە چۆ بۆ دیێنی هەفتە بە 2 هەفتە نهاتۆ بۆ ماڵ بۆ پارەی کرێخانوەکەی نێبیدا کە بێ لە کرێخانوەکە پارەی کیلوێ تەماتەی پێ نێبیواتە بۆ ماڵ و مناڵەکەی خۆی خستووە بە ملی ماڵێترا و لەسەر ماڵێتر ژیانی بەسەر بێکاری کارێکی وای کردووە کە لەم ناحەی زەڕانەدا ژیانی خەڵک تا ڕادەیەک بۆستێت کاکە گیان بێکاری و بێژیانی هەم دینیش لە دەستە دەی هەم ژیانیش هەم مەعیشەت و هەم احتراما لە ڕووی حازری و خەڵکی بینەران چاگەدای بدەن خەڵک ئەخلاقیش لە دەستەدا کە دین لە دەستدا هەموو شتێ لە دەستەدەی مەسەلەی بێکاری و بێکەساوەتی و بێژیانی هەموو شت خەڵک لە دەستەدا لێرە وایە بێکاری زۆرە پێویست ناگە لە من بپرسی هەمویان ئەزانن ئیشی خۆیانە دروستیان کردووە هەموو خەڵک ئیشی بەرپرسانی خۆمانە لەبەری خۆیان بمێنێت و دروستیان کردووە چی بکرێ باشە بۆ باشترکردنی ژیانی خەڵک والله ئەبێ خەڵک خۆی باشکە خەڵک خۆی باش بێ هیچ ئەمەلێک نیە هەتا خەڵک خۆی باش نەبی چۆن خەڵک خۆی باشکە والله خەڵک هەمووی خۆی باش بێ خەڵک ئەمانە سەرەکی باشبوونی خەڵک ئەبێ یەکەم جار خەڵک هەمووی بۆ لای خوا بگەڕێتەوە ئیجا خی گەورەش کە دەروی تێمانی بکاتەوە تاوان زۆربەی خەڵک بە تاوانی خۆیەوە مەشغوڵە ئەمە هەمووی کشتی خەڵک باجی تاوانی خۆی تێدا بۆیە خی گەورەش ئەمەی بەسەرایە ناوی جۆرەکە لە غەزەبی خۆی تشکی ناڵێ غەزەبە بەڵام ئەمە جۆرێکە لە باجی تاوانەکانی خۆمان کە ئیدی هەر میلەتێکیش باش نەبێ خی گەورە سەرکردەی باشی بۆ نانێرێ دنیا بەشکیتیان نییە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خواهي جوري هيش جوران كاريو قالوا قومي ناقوري تا خوي ناقوري إنسان بلا خوي دست بقاسر والله أجر خوان باج نبي وتوبيك باج نكين ولا إخوانا قرينوا ضلنيا بقيرانك قلت ربيتوا باج نبي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خواهي جوري هيش جوران كاريو قالوا قومي ناقوري تا خوي ناقوري ژیان هەتا سەروان ئاڕەوەدا کورسی دەسەڵاتیش تا سەر بۆ کەس نییە خۆمان دەنگیان پێدەین و چەپڵیان بۆ لێدەین و کە لە کاتێکیشا ئیشمان بۆ ناکەن هەر بێدەنگ بەچیەوە سەرقاڵی وڵات دوکانمێ دوکانی وەرچی بازاڕە چۆنە وەڵا هەر وەکۆم خەڵکەوای جاران باشتر و بەزی سە بەخوا باش نیە تر خەڵک خۆت دەزانی معاشەکەی ئەوە نییە تا بەشی کرێخان و بەشی شتی پێداویستی من ناوماڵکە هەتا شتی وەرچی بچێن تێگەی وەزعەکەمان زۆر زۆر خراوە ڕاستیەکەی گشتی شێگەڕێتەوە بۆم حیزبان قەیران زۆرە ناحەی زەڕایەنە زۆر هەر گشتی کردێتەوە من وە تایبەتی باس یارێمی کورسانەکەم کەوتینەسە وەزعێک ڕاستەکەی شەڕە و مەشغوڵین شەڕی داعش و بەس تۆوێت حسابی ئەو شەبکەی کە چەندێن داهاتێ لە کورسانە یەکی لە تاهاتەکان ئەوەستان یەک جاران سیارە دەکرێت ناوی خۆ 100,000 لێسنی 500,000 لێسێن پارەی ئاو و کارەبا و غەرامەی مرور و هەموو شتێکە بۆ ئەم حکوومەتە ئەڕوایەت بۆ کوێ ئەڕوە ها میلەت بۆ بێدەنگە وەڵا خەتای خۆمان کەواتە کار و کاسبی وەستاوە لێرە تەواو وەستاوە فەرموو تۆ ئەگەر دیقەت بەی وەرە سەعاتێ لای من بۆستە ئەگەر من 2 کیلۆ شتم فرۆش ئەوە واقعی من مبالەغە ئەکەم بەس وەرە لای منە بۆستە لەسەر عارەبانەی منە بۆستە بزانە من بە سەعاتێ 2 کیلۆ شتە فرۆشم نەماوە کاکە معاشیان نێژتووە پاریان نێژتووە دەستیان کردووە بەسەر هەموو دارایی داهاتێکی وڵاتە بەگشتی خەڵکی ناحەی زەڕایان بەچیەوە سەرقاڵن وەڵی خەڵک بەچیەوە سەرقاڵە وەڵی من هەموو کاتێ بیرەکەم وەڵێ من خەڵکە خوایگیان چۆن ئەژی یعنی بەڕاستی خوای گەورە و خەڵکە ئەژێنێ ئەگی ناو خەڵکە کاکە بە هەمووی باخەڵی بەتاڵە هەمووی بێکار و کاسبیە چی بکرێ باشە چی بکرێ وەڵا
ئەمە نەمان و تو ئەوە بکرێ ئەوە بکرێت چکە ڕۆژانە هەزارانی وەکو من بگرێت لە من پلەپایشیان زیاترە کەس خۆی بەرپرس نازانێت لە وڵاتە ئیسا دەنگ هەڵبڕی بڵێ بەکیە بە هەر لایەنێکەڵی بە هەر سیاسەمەدارێکڵێ کاکە خەتای من نییە ئەوە پەیوەندی بە منۆ نییە ئەی پەیوەندی بە کێوایە غێر ئەم سیاسیانە ئیساکێنن لەم کوردستانە هەمویان کار بەدەسن بۆیە داوایان لەکەم زیاتر لە من با هێلکەکە زیاد نەشکێت درزێکی بردووە هێلکەکە بەڵام داوایان لەکەن نەشکێت کە شکا دوایی هێلکە هەڵناگیرێتەوە کەوتە زەوی هەڵناگیرێتەوە بۆیە بەخۆیان نابچنەوە باشترە ژیان ئەوە بڕات چی لە خەڵک دێ وەڵای ژیان وا بڕاترەوە ئەو قەیرانێکی دارای و قەیرانێکە هەتاوەکو بڵێم نازانێنم چی ژیان هەتا سەر وان ئاڕەوە تا کورسی دەسەڵاتیش تا سەر بۆ کەس نییە کەس ناکەی بێدەنگی میلە دوای کردووە کە ئیتر دەسەڵاتدارانیش باکیان بە میلەت نەمێنێ ئەوە قسێکی مەحموود سەنگاوی زۆر جوانە ێژەیەوە خۆتان دەنگمان پێدەن بۆیە ئێمە واقعین ڕاست دەکات تو ئەگەر نەڕێتە سەر شاشە و دەنگ نەدەیت و نەڕێتە سنووقی دەنگدان وە ڕز بیاسی زەلامی وای هەیە پەنجا لە بڕێژە وەڵام من دەدەنگم داوە ئەوە ئازایەکە دەدەنگەدا یا ئەوە خیانەتە خەتای خۆمانە خەتای خۆمانە گشتی مەری شەگەر خۆڵنەکە بەسەر خۆیان کەس خۆڵناکە بەسەر وەڵا وایە قسەکە زۆر وای هەربێ خۆشمان گۆڕانکاری دروستکەین وەڵا وایە بە تەئەکید خۆمان دەنگەکان پێدەین و چەپڵیان بۆ لێدەین و کە لە کاتێکی ئیشمان بۆ ناکەن هەر بێدەنگی ئیسا مامۆستا ئەڕاخۆ بیچاندانەکە لە وبانی ئەو جادە ئایا مامۆسای زەران گشتێ ڕوا سیۆن بەخوا بیکەرە 4 بەش و 1 بەشی مامۆسای ئەوەکەی هاوڵاتی کاکە باوە پیا و ژن و مناڵ و گەورە بچمانە بڕێنە بانی جادەک یعنی معنای چییە تۆ تەلەبە کابران معاشەکەی ناداتێ هەموو تەلەبێ 25,000 لێ بسێنی من خۆم دوو تەلەبەم هەیە ئەگەر باتانی ئەسڵ هەناینێرم بۆ مەکتەب معاشم نییە بۆچی بینێر هاوڵاتیانی ناحەی زەڕایەن پەیامەکانیان بەو جۆرە بوو کە ڕێژەی بێکاری ڕێژەی نەبوونی ڕێژەی نەهامەتی لەم ناحەیەدا ئێجگار زۆرە بە جۆرێک ژیانی خەڵکی بۆتە کولەمەرگی و ژیانی خەڵکی بۆتە خەم و خەفەت هاوڵاتیان زۆر بێزارن لەوەی کە گیرفانیان پارەی تێدا نیە لەوەی کە ناتوانن پێداویستەکانی ڕۆژانەی خۆیان بکڕن بۆ خۆیان و ماڵ و منداڵیان هاوڵاتیان دەڵێن ئەوەی کە دوکاندارە و کار و کاسبی دەکات لەگەڵ جارانە کاسبەکەی زۆری فەڕق کردووە و ڕێژەکەی دابەزیوە چونکە دوکاندارەکانیش پەیوەستن بە موچەخۆرەکانەوە ئەگەر موچەخۆرەکان پاریان پێ نەبێت شت بکڕن ئەوانی شتەکانیان سەرف نابێت بەقاڵەکانیش گازندەی ئەویان هەیە کە میوەکانیان کە خۆراکەکانیان بۆ سەرف ناکرێت لەوانەیە هەندێک جار خۆراکانە بێتە زەرەر و لە باتی پارە پەیاکردن زەرەر بکەن ئەمە ژیان و گوزەرانی خەڵکی ناحەی زەڕایەنە کە بەشێکی بچووکە لە هەرێمی کوردستان بۆیە هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر دڵخۆش نین بەم ژیانە داواکارن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ژیان و دۆخ و گوزەرانیان چارەسەر کات ئەگەر نا دەبێ خەڵک دەبێ میلەت بڕیاری خۆی بدات و ئەم کێشانە چارەسەر بکات و کێشەکان یەکلایی بکرێتەوە هاوڵاتێکیش پێی وایە دەبێت ڕاپەڕین بکرێت ئەم جار ئەم کێشانە چارەسەر دەبێت ئێمە هیوادارین ڕاپەڕین نەکرێت کەس نەکوژرێت کەس خوێنی نەڕژێت جەرگی هیچ دایک و باوکێک نەسووتێ هیوادارین بە گفتوگۆ کێشەکان حەل بکرێت پێش ئەوەی کا لە کات بترازێت چونکە هاوڵاتیان پێیان وایە ئەوەی کە لە تونس و ئەوەی کە لە شای ئێران و ئەوەی کە لە میسر و وڵاتانی دیکە ڕوویدا بە دڵنیاییەوە ئەگەر ئاوا بڕوا لێ ڕەش ڕوئەدات و خەڵک ڕاپەڕینی سەرتاسەری دەکات بۆ کۆتایی هێنان بە کێشەکان و بۆ باشترکردنی ژیانی خەڵک ئەمەش ڕەنگە حەل نەبێت چونکە لەوانەیە ئەو کاتە بڵێن خۆزگار ڕاپەڕینەکان نەکردایە چونکە لەوانەیە ژیان خراپتر و وێرانتر بێت بۆیە بەر لەوەی کە لەکا بترازێت داواکارین بەرپرسانی هەرێمی کوردستان بە خۆیاندا بچنەوە و چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان بکەن لە ناحەی زەڕایەنەوە پەیامی دووهەممان کۆتایی هات تا پەیامێکی تر و لە جێگەیەکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت